قوتابیانی ئازیزی پۆلی 12 ئەم ڕێنمایە ئەکادیمیە بۆ ئێوە ئامادەکراوە تاوەکو زانیاری پێویست دەربارەی بەشی دەروونزانی گشتی بەدەست بهێنن. ئامانجمان ئەوەیە یارمەتیتان بدەین بۆ هەڵبژاردننی داهاتوێکی درەوشاوەتر. بەشی دەروونزانی گشتی دەکەوێتە کۆلێژی ئادابی زانکۆی سڵاحەدین. ئەم بەشە تایبەتە بە خوێندنی زانستی دەروونناسی و تێگەیشتن لە ڕەفتار و پرۆسە عەقڵی و سۆزداریەکانی مرۆڤ و تێیدا بە شێوەیەکی گشتی هەموو ئەو بابەتانە دەخوێندرێت کە لە بوارە دەرونیەکان گرنگی پێدەدرێت بۆیەش پێی دەوترێت بەشی دەروونزانی گشتی. لەم بەشەدا خوێندکاران ئامادە دەکرێن بۆ کارکردن لە بوارە جیاوازەکانی دەروونناسیدا و گرنگی دەدات بە پەرەپێدانی تواناکانی خوێندکاران بۆ شیکردنەوە و چارەسەرکردنی بابەت و کێشە دەرونیەکان لە کۆمەڵگادا. خوێندن لەم بەشەدا 4 ساڵە و سیستەمی خوێندن بە شێوەی کۆرساتە. قوتابی دوای دەرچوونی بڕوانامەی بەکالۆریۆس وەردەگرێت. هەروەها دەتوانێت پرە بە خوێندنی بدات چونکە بەشی دەروونزانی ساڵانە بەردەوامە لەکردنەوەی خولی ماستەر و دکتۆرە بۆ قوتابیانی بەشە دەرونیەکان. دەرتوان لەم بەشەدا دوای بەدەستهێنانی بڕوانامەی بەکالۆریۆس دەرفەتی کارکردنیان لە چەندین بواری جیاواز و گرنگدا بۆ دەڕەخسێت. ئەم دەرفەتانەش بریتین لە کارکردن لە دامەزراوە پەروەردەییەکان وەک قوتابخانە و پەیمانگاکان لە ڕۆڵی ڕاوێژکاری دەرونی یان پسپۆڕی پەروەردەیی. هەروەها دەتوانن لە کەرتی تەندروستیدا بەتایبەتی لە نەخۆشخانەکان و سەنتەرەکانی تەندروستی لە بەشی تەندروستی دەرونی کار بکەن. هەروەها دامەزراوە حکومیەکان وەک وەزارەتەکانی تەندروستی، پەروەردە و کاروباری کۆمەڵایەتی دەرفەتی کاری باش بۆ دەرتوانی ئەم بەشە دەڕەخسێنن. لەلایەکی ترەوە ڕێکخراوە ناحکومیەکان بەتایبەتی ئەوانەی کە لە بواری تەندروستی دەرونی و کۆمەڵایەتیدا چالاکن بوارێکی گرنگی کارکردنن بۆ دەرتوان. هەروەها کارکردن لە کۆمپانیاکان وەک ڕاوێژکاری کۆمپانیاکە و کارمەندان لەگەڵ ئەمانەشدا بوارەکانی توێژینەوە ڕاگەیاندن چاودێری بە ساڵاتوان. ئەمە جگە لەوەی کە هەندێک لە دەرتوان دەتوانن درێژە بە خوێندن بدەن بۆ بەدەستهێنانی بڕوانامەی باڵاتر و کارکردن لە بواری ئەکادیمی و توێژینەوەی باڵاتر. قوتابی بە درێژایی خوێندنی بەکالۆریۆس لە ماوەی 4 ساڵی خوێندنیدا ئەم وانانە دەخوێنێت: قۆناغی یەکەم کۆرسی یەکەم، کوردناسی، نوسووس عەرەبی، دەروونزانی گشتی، کۆمەڵناسی، ئینگلیزی بۆ قوتابیانی زانکۆ، بایۆلۆجی، کارامەیی ئەکادیمی. کۆرسی دووەم، مافی مرۆڤ، جێندەرناسی، پاڵنەر و هەڵچوون، نوسووس عەرەبی، کۆمپیوتەر، ئینگلیزی، کارامەیی ئەکادیمی. قۆناغی دووەم کۆرسی یەکەم، دەروونزانی گەشە، دەروونزانی کۆمەڵایەتی، دەروونزانی پەروەردە، زانستی بۆ ماوە، نوسووس ئینگلیزی، ئامار، فەلسەفە. کۆرسی دووەم، دەروونزانی فەلسەفە، فسیۆلۆژی، ئاماری هەڵێنجان، تیۆرەکانی فێربوون، نوسووس ئینگلیزی، گەشەی هەرزەکار، مرۆڤناسی. قۆناغی سێیەم کۆرسی یەکەم، بنەماکانی توێژینەوە، دەروونزانی ژینگە، دەروونزانی سیاسی، دەروونزانی زمان، پێوانە دەرونیەکان، دەروونزانی تایبەت، دەروونزانی کەسایەتی. کۆرسی دووەم، ڕێبازی توێژینەوە، دەروونزانی پەیوەندی، دەروونزانی کەسایەتی، تێستە دەرونیەکان، دەروونزانی گەنج، دەروونزانی بەهرەداران، دەروونزانی پیشەیی. قۆناغی چوارەم کۆرسی یەکەم، دروستی دەرونی، جیاوازی تاکایەتی، دەروونزانی ئەزموونی، ڕێنمایی دەرونی، دەروونزانی معرفی، بابەتی هەڵبژاردە. کۆرسی دووەم، دەروونزانی شارستانی، ڕێنمایی پەروەردەیی، چارەسەری دەرونی، نەخشەسازی ئەزموونی، توانە ژیریەکان، پڕۆژەی دەرچوون، بابەتی هەڵبژاردە. لەو باوەڕەداین کە ئەم زانیاریانە ڕۆشناییتان پێدەدات دەربارەی بەشی دەروونزانی گشتی بە هیوای ئەوەی لە داهاتووە خوێندکاری بەشەکەمان بتانبینین.